سڵاتان لێبێ بانیتان باش هیوامان باشیە بۆ هەموو لایەکتان ئەمڕۆ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر هیوا عومەرمان لەگەڵایە کە سپۆڕە دەبواری نەشتەرگەری و نەشتەرگەری قەڵەویش بێگومان. دکتۆر بەخێر بێت بەیانیت باش؟ بەیانی باش، سپاس دەکەم. سپاس بۆ بەڕێزم. پێمان بڵێ بابە لەوە دەست پێ بکەین بێگومان بڕگەکەمان بابەتە بە قەڵەوی بۆ خواردنانەی کە زیاتر قەڵەوی دروست دەکەن و بە تایبەتیش ئەوانەی کە جۆرەکانی گۆشت هەمە چەشنەکان. با لەوە دەست پێ بکەین ئایا گۆشت دەبێتە هۆی قەڵەوی ئەگەر زیاتر لە پێویستی لێ بخورێ؟ بەڵێ، لەبەرەوەی ئەو شانەی لە دەمەوە دەرەچێ وەکو شانەیە لە گوێچکاوی سرێمە بەسم لەوەی کە ئێستا منێڵێم بۆی بە هەڵا وەرنەگیرێ لای بینەر و گوێگری بەڕێز ئەبێ بزانین کە جیاوازیەک هەیە لەبەرەوە بێ وەکو خۆی لێم تێبکەن. ئەژنام زۆر بە ڕێگەی هەڵا ئەڕۆن لە بەکارهێنانی شتەکانە. منەمێ وەرتریکەمەوە کورد و تێتی هەموو شتێ بە خوێش بەمانە واتە قەڵەوی بۆ وەڵامی پرسیارەکە قەڵەوی بریتە لەوەی هەر وزەیەک زیاد لە پێویست بچێتە لەش زیاد لەوەی کەوا خەرجەکرێ لە شێوەی چۆری سیانی ترایگلیسرایدە لە لەش هەڵەگیرێ. جاگەر هاتوو بڵین بۆ نمونەیە ماوەکو دکتۆری قەڵەوی و پارێز ئەڵین کە بچۆ سەرکەرە گۆشت سەگەرێکیە گۆشتێکی زۆر بخوا ئەوەی کە لە پێویستی لەشی زیاترە لە شێوەی چۆری ترایگلیسرایدا لە لەشیاکەوە بێتەوە و لەسەر جگەری ئەنیشێ. کەواتە گۆشتیش ئەو حاڵەتە دروست دەکات. هەر شتێک وەکو کورد واتەنی هەموو شتێ بە خوێش بمانە، یعنی سنوورێک هەیە. یەکێ بڵێم لەسەر پارێز من هەموو ژەمێ چیلۆیە گۆشتە خۆم دکتۆر و توێتی گۆشت باشە بۆ دابەزینی قەڵەیان گۆشت باشە بۆ شەکرا. ئێمە وان ناڵێن ئەڵێن ئەوەنەی کە تۆ ئیخۆیت دایم ئێمە ئامۆژگاریمان بۆ خەڵک چۆنە کەم خۆری دایم خۆر بە واتە مەسەلەن ئەوە نەمەخۆ لەسەر لە ژەمێکا کە گەدە و باتە ئازار و سکە هەڵاوسێ کەم کەم بخۆ زوو زوو بخۆ لەو کەم کەم و زوو زووە ئەگەر هاتوو گۆشت بخوا باشترە لەوەی کەوا برنج و نان و ئەوەی کەوا کاربۆهیدرێت تیا بیخوات. باش ئێمە هەندێک جار کەسێک گەبینین لەوەتەی هەی هەر ئاوا بینی ومید هەر ئەو شکڵیت هەر ئەو جیسمەیت هەر کێشت بەو جۆرەیەکە ئێمە پێشتر بینی ومانە. بەڵێ لە بنیاتی کەسەکەدا شتێک هەیە کەوا بکە ئەم کەسە بەم شێوە بمێنێتەوە یاخود نەخێت تەنها جۆری خۆراکەکانێتی کە هەڵی بژاردووە. بەڵێ وەکو تۆوتێ لە جین واتە لە نەخشەی دروستبوونی مرۆڤەکە کە لە کرۆمۆسۆمەکانایە کۆمەڵێ شت هەیە کە دیاریەکات چەند هۆرمۆنی دژە خواردن واتە نەهێشتنی ئارزوی خواردن یان چەند ئارزوی خواردنی هەبێت لە ڕێخۆڵەکان تا چەند ئەم شتە هەڵمژرێ لە ناو خوێنە ئەم شتە چۆن مامەڵەی لەگەڵا بکرێ. ئەمە لایەنیشی گەورەیە بەس تەنیا ئەوە نییە بۆ نمونە ئەگەر بێنە سەر شەکرە سی جین هەیە لە کڕۆمۆسۆمەکانە بەڵام دەرکەوتووە بۆ نمونە فشار لە خواردن گرنگترە بۆی کەوا مرۆڤ تووشی شەکرە بکە فشاری ژیان و لەوەش گرنگتر چییە؟ ئەگەر هاتوویەکێ فشاری هەبوو شەکرەیەکی هەبوو لەوانەیە زۆر بەتوندی لەسەری بکەوێتەوە. بڵین جینەکانمان هەیە خواردنمان هەیە فشاریشمان هەیە تەنانەت لە قەڵەویشە ئەگەر بگەڕێتەوە بۆ مێژووی ئەوانەی کە قەڵەوە بن دوو جۆر مێژوو هەموو جارێ دووبارەوێتەوە. یەکەم ئەوانەی لە 5 ساڵی یەکەمی ژیانیان یان لە سیدایکیانە برسی بوون بۆ نمونە با نمونەیەکەوە بێنمەوە کاوە دیار و ئاشکرایە لە ساڵی 90 تا 95 کە خواردن کەمبولانێ ئابۆریدا تەپیپ و وەکو ئێستا نەبوو بڵێن فەردەی ئارد بە 1000 دیناری ئەو سا بە وسا 1000 دینار مامەسایکی زان کۆرێک رەموو کە چاوی لێ بوو 1000 دینار وەرەگەونە زۆر و یەک فەردە ئاردیە کرد. ئەوانەی کە لەو تەمەنا لەو کاتانە لەدایک بوون چونکو لە 5 ساڵی یەکەما وەکو پێویست بنەڕەتە خۆراکیەکان نەچۆتە لەشیان ئێستا زۆرینیان قەڵەون. ئەمە لایەنێک لایەنێکی تریشی دەرکەوتووە
ئەوانەی کە خەمۆچیان هەیە کە ئەوانەی کە ترسیان هەیە لە هەر شتێک کە یعنی ترسێ لە دەرنەچوون لە تاقکردنەوە، ترسی هەیە لەوەی نەخۆشێکی هەیە چاک نبێتە، ترسی لەوەی هەیە تازە فێری شۆفێری بۆ شتێ دروستکە لەسەر جادە، ترسی لەوەی هەیە کە لەم وڵاتە نەتوانێت بچێ بۆ وڵاتێکی تر. ئەم ترسەوای لێکە هەمیشە بۆی کامێشی خۆی بحەسێتەوە سەرکاتە خواردن، سەرەکی دایم دەمیە جوڵە. بێگومان بەما ئەم دوولایەنە وتمان ئەم دوولایەنەوەکە کە نەخۆشەکە بەرەو قەڵەوی بەرێ. باش قەڵەوی ئەتوانین بڵین لە خێزانە هەیە بگوڕی ئەم قسەی بەڕێزت ئەتوانین بڵین قەڵەوی لەم خێزانە هەیە و لە ویترانیە؟ بەڵێ ئەتوانێت. ئێستا ئێمە لێکۆڵنەوەی زۆر گەورەمان بەدەستەوەیە لە دنیا کراوە، ئێمە شمان وزان لای خۆمان چۆنە دەرکەوتووە کە فڕنی خانەکانی لەش کە پێڵێن مایتۆکۆندریا کاتێک کە مناڵێ دروست هەبێ لە تۆی باوچیا فڕنەکە و هەموو شتێک ئەچێتە ئەو لاوە تێکەشیە تەنیا فڕنی دایکی ئەچێتە ناو خانەکانی هەموو مرۆڤێکەوە. واتە لایەنی میتابۆلیزم و لایەنی سووتانی وزە و لایەنی کۆکردنەوەی وزە کە لە مایتۆکۆندریا ئەبێت کە فڕنی خانەکانی پێڵێن سەر بە دایچێتی. ئەوەشمان کرێمە بۆمان دەرکەوتوە زۆرینەی زۆری ئەوانەی کە قەڵەوە بن یان نەخۆشی میتابۆلیزمی واتە زیندەپاڵیان هەیە لەسەری دایکەوەیە. یعنی لە هەموو کەسێ پرسم چێ لە خێزانەکەتان قەڵەوە، ئەمەوەکو بنەمایەکی زۆر بچووک بۆ ئەو لێکۆڵێنەوەی هەمانە تا ئێستا دەرکەوتۆ لە ژمارەی یەکجار زۆر ئەکرێ کە دایک و باوکی و هەردوو سەریان قەڵەوە بن، بەڵام ئەوانەی کە سەری باوکیشان قەڵەونێ سەری دایکیان قەڵەوە خۆشیان قەڵەوە بن، واتە پەیوەندی بەو فڕنی ناو خانەکانی لە شەوە هەیە کە پێوترێ مایتۆکۆندریا. باشە ئێمە زۆربەی کات بۆ گەشەی مناڵ باسی خەوەکەین و خەو ئاوها بێ بۆ جۆرە بێ و زوو بێت. ئایا بۆ قەڵەویش هەمان شتە ئەوانەی کە خەویان ناڕەکە ئەشێ زیاتر قەڵەو بن؟ بێگومان هەموو مرۆڤێک لە هەر تەمەنەکابێ بێت لە 6 بۆ 8 کاژێر لە ڕۆژێکا بخەوێ کەمتر نەبێ مەبەست کەمتر بۆ مناڵ لە 8 کەمتر نەبێت بۆ گەورە لە 6 کەمتر نەبێت. لێکۆڵینەوەی زۆر هەیە لە دنیا لای ئێمە هێشتا نەبووە بۆی کەوا زۆری نەمان لە شەوە کار بکەیت، بەڵام ئەوانەی کە شەفتی شەویان هەیە دەرکەوتۆ ئەمانە لەبەر ئەوە ناسەرکەنە خواردن لەبەر ئەوە نافشاریان هەبێ بەس لەبەر ئەوەی کەوا بڵین لە کاتێکە ئیشەکەن کە مێشک دایناوە بۆ حەوانەوە میلاتۆنین لە کاژەگلاندەوە دەرەێرێ و مرۆڤەکە ئاماداکە بۆ خەوتن لەو کاتا کارەکەن بەرەو قەڵەوی ڕۆن. مناڵیش بە هەمان شێوە ئەگەر هاتو وەکو پێویست نەخەوێت ئەم کاژێرە ناوەچێی هۆرمۆنەکانی تێکەچێ بەرەو قەڵەوی ڕۆ. مەسلەی مناڵ زۆر هۆکاری تر هەیە، مەسەیچە لەو هۆکارانە هەموو مناڵێک بەداخەوە لەم وڵاتە دایک و باوکە کە زیاتر واکەن نەک دکتۆرەکە هەڵامەتێکی بێت تایشێ بێت چەند دژە میکرۆبێکیێنێ دەرکەوتووە کە 5 دژە میکرۆب مناڵ لە ژیانی مناڵی واتە تا 5 ساڵی تا مناڵی نەگمەر مناڵی بەکاربێنێ زۆر ئەشێکە لە داهاتوە قەڵەو بێ. ئەمە بچووکترین شت ئەمیش بۆ ئەو دژە میکرۆبانە کە بتری ئەنتیبااتیک وەکو پێنسلین و گەرەمایسین و ئەم شتانە کاریگەری هەیە لەسەر جۆری بەکتریاکانی ناو ڕیخۆڵی. جۆری بەکتریەکانی ناو ڕیخۆڵی کە زۆر جڵەوگیری لەشم جڵەوگیری مێشکن کە هێشتا یعنی زۆر کەم لێکۆڵێنەوەی دەستی بۆ بەرێ ئەوە واو لەیە کە بزانێت چه هۆرمانێ دەرەیرێ چەند لەم خواردنە هەڵەمژرێ چ خواردنی هەڵ نامژرێ چ شتێک کەمە بێت چ شتێ زیاوە بێ تەنانەت کاریگەری لەسەرەوەیە کە چەند بخۆی چەند نەخۆی چەند تێربی چەند تێر نەبی تەنانەت هەندێ زۆر لەوە زیاترن هەند لێ زانەکان ئەڵەن تەنانەت جۆری کەسایەتیمان ئەو بەکتریایی ناو ڕیخۆڵمان دیارەکە کە ئێمە زۆر بە ئاسانی لە مناڵێ توانین بە بەکارهێنانی 5 جۆر یان زیاتر لە دژە میکرۆب دەرمانی دژە میکرۆب تێشیان بێ. مناڵ ئەگەر هاتوو دایکەکەی لە کاتی سکپڕیا تووشی بڵێن نەبوونیەک بوو تووشی نەخۆراکێک بوو بەهۆی ڕشانەوەی سکپڕیەوە نەیتوانێت خواردنی تەواو بخوا
ئەم برسێتێک و برسێتەکەی ساڵی نەوەیەکی باسەکەیت دوایی کە لە دایکە بێ لە مناڵی و مێردمناڵی لە گەورەیە لەوانێ قەڵەو بێ یعنی قەڵەوی وەکو نەخۆشیەک زۆر هۆکاری بۆ هەیە بەڵام هەندێک هۆکار هەیە کە ئەتوانین هۆکاری سەرژین کە ئەتوانین کۆنتترۆلی بکەین یەکێ لەوانە وەرزشە یەکێ لەوانە خۆراکە باشە بڵێ بابێنە سەر خۆراک قسەی زۆر لەسەر جۆرەکانی گۆشت دەکرێتەوەوانە قسەیەک هەیە هەندێک کەس ینی بۆ کوبڵی گەرمیان کردوێتەوە ئەڵێ خواردنی دووگ و چەوری ئاژەڵ هیچ زیانێکی نییە بەڕێزە و بارەوەڵی چی بەڵێ دواتر باسی جۆرەکان تێژەکەن بەڵێ دووک ڕاستە کالۆریی کەمیتایە 100 گرام دووک 115 کیلۆ کالۆریتایە لەبەرەوەی 12 گرام چەوریتایە بەس ئەگەر سێری ئەم 12 گرام چەوریە بکەین چەوری باشی تایە چەورێ لە باشەکان پێوترێت ستیاریک ئەسید واتە ترشی ستیارێکی چەوری یەکیان پێوترێت کۆنجوگەیتت لینۆلیک ئەسید بەس ئەمە کەمینەن لە دووگا کەمینەن لە دووگا ئەم دوانە چێکن یارمەتی مایتۆکۆندریا هەیەن کە زیاتر و زەبسووتێنێ زیاتر و زەبسووتێنێ ئەمە لەلایەنێکی تیۆری ئەگەر سەیری بکەیت وایە چەوری دووک ئەبێتە هۆی سووتانی چەوری کەواتە باشە لە چیتوا بەکاربێ باشە بەڵام ئەگەڕەمەوە سەر یەکەم وشەی ئیمڕۆم هەموو شتێ بەخوێ خوێش بەمانە ئەگەر یەشێک دووک بەکاربێنێ پلێ دوو پل کە یعنی تا 30 گرام لە ڕۆژێکە ئەم ستیارێک و کۆنجوکەیتت لینۆلینیک ئەسیدە ئەوەنەی تایە ئەگەر هەت و یارمەتی چالاکبوونەوەی مایتۆکۆندریە بە بە پێچەوانەوە دەرکەوتوانەی کە دووکە خۆن دوو جۆر چەوری هەیە لە لەشا چەوری بەت واتە دوژمن چەوری باش وادە هاوڕێ چەوری هاوڕێکان کەمەکاتەوە بەڵێ چەوریە دوژمنەکان کە LDL و بەری لۆدنستی LDL و کۆلسترۆڵە زیاکات کەواتە باش نییە بە هیچ شێوەیەک ئەگەر هاتوو بە خوێ نەبوو خواردنی دووک بۆ شێوەیە باش نییە بە شێوەیەکی تیۆری وتمان وتراوە ئەو وترێ لە زانستا کە ئەتوانێت مایتۆکۆندریا چالاکاتەوە بەسی ئەوە نییە کە یەکێک وەجبەیەک دووک بخوا هی ئەوە نییە کە 3-4 دووک بە سەرێکەوە بخوا هەیوین کە بۆ زۆر شت باشە ئەگەر زۆری لێ بخۆی هەموو ڕۆژێ چارێکیی لێ بخۆی دوای ماوەیە 3-4 نەخۆشیت سەر لێ هەڵەیە ئاو کە بریتێ لە بنەڕەتی ژیان لە 6 لەشمان ئاوە ئەگەر یەکێ 6 لیتر زیاتر داینێ ئاوی بیتە لەوانێ بیکوژی بۆ خوێنی ڕوونە بێتەوە خانەکانی خوێنی هەمووی تێکەشی هەڵاوسێن تێکەشێ مێشی ئاوسێ ئۆکسسیجین کە هەموو کەس ینی ئێستا ئیناسێ یەکێکە لە شتە باشەکان لەوانێ لە هەموو ماڵێکە ئامێری ئۆکسسیژین هەبێ 3 خولەک بی بە هەچ کەسێ نەخۆش بێ نەخۆش نەبێ لە ساسە ئۆکسسیژیمین بێچێت ئەگەر هاتوو هەناسەی ڕانەگرێونەی کوژێ کوێریەکە یعنی کاتە زیادڕەوی لە هەموو شتێکە وە کۆی کە ئەمڕۆ لە دووکە ئاکرێ لە وڵاتی خۆمان لە شاری خۆمان شتێکی زۆر بەدە لە پڕەبیسی کوڕێکی گەنج نەجگەری خواردووە خواردنەوەی خواردووە وەرزشەکە ئەمرێت بۆ لەبەرەوەی سەری کردوێتە دووک لەبەرەوەی بیستێتی بۆیە وتم ئەو شانەی کە ئەوترێوەکو ئەو شاننیە کە گوێ لێ ژیرە و تێئەگەین لە دکتۆرێکی بەڕێزوتەتی دووک لە چیتوە هەبێ باشە تۆزێ باسی کردووە خەڵگوات تێگا کە ئەمە ئەبێ زیادەڕێن و بە چیلۆبی خۆیت ینی ئەم نابێ ئەوە بکەین هەموو شتێ بەخوێ خوێش بمان زۆر باشە بعد ورتر بینەوە بەڕاستی زۆر جار چوونە دەرەوە بە سەیرانەکانمان لەم شتانەیە مۆزۆی باڵی مریشک و خۆشکردنی گۆشت و ئەم بابەتانەیەتە پێش ئەم باڵی کە هەیە لە ناو بازار بەڵێ بێگومان باڵی مریشکی کوردی نییە ئەو مریشکانەیە کە بەستون یەکەم تا چەندێک بە شێوە گشتێکە تەندروستە خواردنی شتی بەست و دووەمین خۆشکردنەکەی بەو دەرمانانە سێهەمینیش خۆی باڵ لە بنەڕەتە خواردنێکی تەندروستە یاخود با بینە سەر باڵ لە سەرەتاوە بزانین با بەراوردی بکەین بە سەنگ ئەگەر هاتوو سەنگ بڵێن 100 گرام سەنگ 195 کیلۆ کالۆری تیابێ لە باڵا 203 کیلۆ کالۆری هەیە ئەگەر بینە سەر پرۆتین پرۆتینەکە
لە سنگە زیاترە سیوێژی تایە لە باڵا 28 گرامە ئەگەر بینە سەر چاوری لە سنگە ڕاستەکەمترە لە باڵا زیاترە بۆ باڵ خۆی ئێسقانە تۆزێ گۆشتە لەگەڵ پێستە پێستەکەیە کە وا لە باڵەکە کە خواردنێکی باش نەبێت پێستەکە چی تێ پێستەکە کۆلسترۆڵێکی زۆری تایە هەندێکی کەم پرۆتینی تایە کالۆریەکی تایە ئەچێتە 195 کیلۆ کالۆری لە 100 گرامە ئەمە یەک بۆ خاڵی دۆم ئایا بەست و یاخود فرێش کامیان باشە بە پێی زانست دەرکەوتووە گۆشت تا بمێنێتەوە هەندێک گۆڕانی بەسەرایەت فرێش لە بەستوەکە لە فرێشەکە باشتر باستەکە لە فرێشەکە باشتر خۆشکردن من ئەگەر بۆم بکرێ ینی هەموو ماڵێکینێتیایە بە فەرخەرە و چاڵە بەفری تایەوەتە مجەمیدا ئەو گۆشتەی کە بە تەمای مانیشتر بیخۆی ئێستا بخێتە ناو مجەمیدەکەەوە بۆی کەوا هەندێکی بە سەرماکە هەندێشتی تایە ناچالەکە بێت هەندێک پرۆتینی تایە تێکەشێت کە ئێمە بۆچی ئەڵێن چاوری گۆشت لە سەرەتاوە بۆچی وتراوە شتێکی باش نییە بە تایبەتی تا نزیکتر بێتەوە لە مرۆڤ ئێستا مەسەلەن پەلەوەر دوورترە لە مرۆڤ بەڵام ئاژەڵەکانی تر شیردەرەکان نزیکترن لە مرۆڤ کەواتە پرۆتینەکانمان نزیکترە ئەگەر HLS سیستەم بەکاربێنین کە پێناسەی جنێتیکی مرۆڤەکە لەگەڵ مەڕێکە لەگەڵ مانگایەکە لەوانەیە لە 180 لە یەک بچێ پرۆتینەکانمان بۆ ئەوەی کا بە فرێشی بیخۆین بە فرێشی لە 180 لە یەکە چێ لە ناو لەشە چیەکات لەش ماندووەکە میتابۆلیزم ماندووەکە هەچەند تامی خۆشە بەڵام ئەگەر هاتوو ئەم پرۆتینانە گۆڕانیان بە سەراهات لەوانەیە ئەو ساڵ لە 150 لە لەشی مرۆڤەکە بچێ هەرسی ئاسانترە کاریگەری بەدی لەسەر لەش کەمترە یینە سەر ئەوەی کە خۆشەکرێ هەر بەهاراتێک بەکارێت لە خۆشکردنا کۆمەڵی قازانجی هەیە بۆ هیچ شتێک نییە بەقدر بەهارات دژە ئۆکساندنی تیاابێ واتە ئەنتی ئۆکسیدان ئەنتی ئۆکسیدانتەکە چییە ڕێ لە سووتانەوەگرێ ڕێ لە سووتانەوەی بەکتریاگرێ هەندێ لە شێرپەنجەکان خاوە کاتەوە یان نایڵە خانەکانی گەشە بکەن باشە دەرکەوتووە ئەو شوێنانەی کە بڵێن ئەگەر سێرکەی لە هەندستان بە تەمەندترین خەڵکی تایە بۆ لەبەرەوەی تەنانە لەن ئایسکریمەکەشیان بەهاراتی بەهارا زۆر بەکارێن دەرکەوتووە کە هەچەند ئەمەیان بەدەستخوایە کە ئەبێتە هۆی درێژکردنەوەی ژیان یعنی لە زانست تاماڵێ ئەمە وتەی من نییە لە زانست تاماڵێ و بەڵام بۆ هەندێک کەس باش نییە بۆ ئەوانەی کە فرەهەستیاری قۆڵۆنیانەیە کە بڵێن حساسەتی قۆڵۆن باشە ئێریتابل باول سندرۆم ئەگەر بەهاراتیان هەر جۆرە دا و دەرمانیش تر بخۆن لێیانە هەژێ بڵێ یان بڵێن لە ناو بیبەری سەوزاکەی چێکە لە شتەکانی بەکارێت و بیبەری تون مەبەستە کاپسیاسین هەیە کاپسیاسین مژادێکە کە دەرکەوتووە بەکتریای گەدە ئێچپایلۆریە کوژێ دەرکەوتووە کە هەوی گەدە چاکە کاتەوە کاپسیاسین ئەمە کە لە ناو بیبەری سەوزا هەیە ینی هەیە مائیدەیەشێ خواخوایەتی خەو بۆ وێنە بیبەرێش سەوز بخوا من پیانەڵم پشۆ بیخۆ لەوانەیە بەبێ دەرمان شتەکەت باش بێت دەرمانێکی سوکەڵی لەگەڵا بۆ نووسین سیرەکەی زووتر چاکە بێوەک لەوەی کە دووجار دژە میکرۆب و جۆرێ PPI بینێ سێ دەرمانی بینیان 6 دەرمانی بینێ بۆ لەبەرەوەی لە سروش تا هەموو نەخۆشیەکان هەیە ئێمە هێشتا نەگەشتونێ دەرمانەکانیش هەمووی هەیە ئەگەر سێ بکەین با سێرێکیەوە بکەین جاران هەر ئەوە نەبوو کە ماشێن و مەسەلەن تەلەڤیزیۆن و کۆمپیوتەر و شتیوانە بێ خەڵک چالاک بوو خەڵک لە سروشتەوە نزیک بوو ڕاستە مەودای تەمەەن کەمتر بوو لە ئێسا لە 60 مرۆڤ پیرە بوو ئەو پەڕی 60 ژیا ئێستا هەشتا ئەژی بەڵام چۆنیەتی ژیان گرنگترە وەک لە درێژی ژیان بەڵێ چۆنیەتی ژیانی ئەوسا چۆن بوو تا لە پڕ خوافیکە هیچی نەبوو کۆتایی هات یعنی تا دووە
ڕۆژی ژیانی بە ژیانێکی ئاساییەوە ژیا یەکێ لەو شتانە چی بوو بەکارهێنانی بەهارات بوو نزیکی لە سروشت و سەوزە و میوە ئەم شتانە بوو هێلکە ئەخورا مریشکە ئەخورا پۆڕ ئەخورا سوێسکە ئەخورا کەو ئەخورا یەک شتی تر هەیە لێرە حەزەکەم باسی بکەم چ باڵندە چ ئاژەڵ چ میوە چ سەوزە چەند تەمەنی کەمتر بێ بە سووترە بۆ لەش ئەمە باسی ئەوانەکەم کە نەخۆشیانە یان قەڵەویان هەیە بۆ ئەوانە چەند بگا شتەکە باش نییە مەسەن بۆ نمونە بینە سەر گۆشت دەرکەوتۆ باشترین گۆشتی بەرخە کە ساڵیش تەواو نەکردووە بۆ لەبەرەوەی چەورێکەی لەشی کە لە سا هەفتا و پێنجی ئاوە دوایی کۆمەڵەشی تایە پرۆتینی هەروەکو مەڕوایە چەوری هەروەکو مەڕوایە بەڵام جۆری چەورێکەی هینی تایە کۆنجوکەیتت لینۆلینیک ئەسید لەگەڵ ترانسفۆرم فات کە ئەمە جۆرە چەوریەکن هەیە بەڵام چۆرێکە زۆر ئاسانە بۆ هەرس لەواتەوە چەوری بەرزکاتەوە چەوری کەمەکاتەوە ئەمە یەک دوو پرۆتینەکەی هێندەی مەڕێک پرۆتین تایە کۆمەڵێک پرۆتینی تایە کە بۆ گەشەی ماسوولکە لەو شتە بچووکە تا گەورا بێ بەمەڕ سروشت خواوای کردووە کە ئەوانە لە لەشیانە دروست بن بۆی گەشەی ماسوولکیان هەبێ لەبەرەوە ئەوانەی کە ئانوێ ماسوولکیان گەشە بکایان لە تەمەنێکان ماسوولکیان نەپوچێتەوە بە شێوەیەکی گشتی بۆ هەموو کەس سیرەکەی گۆشتی بەرخەکە باشترە لە گۆشتی مەڕ و سابرینەکە زۆر باشە یەینە سەر مریشک یەک خاڵیترەیە زۆر گرنگە چونکو هەفتەی جارێت تووشمانە بێ هەڵێ قەلەکە کوردی بێ لە 6 کیلۆ کەمتر نەبێ وانە بێ خۆش نییە ئێمە بە پێی ئەم بیردۆزەی کە باسیەکەن قەلێکە گەشتت ئەگاتە 6 کیلۆ چ چەورێکەی چ پرۆتینەکەی وەکو ئەوە نییە ئەگەر 2 کیلۆ بە چیلۆنی یان چیلۆیەک بە ڕاستە گۆشتی کەمتر پێوەیە بەڵام ئەمیش لەبەرەوەی کاڵە سوودەکەی زیاترە وەک لەوەی کە گەیشتووە زۆر باشە پرۆفیسۆر دیکتۆر هیوا عومەر پسپۆڕی نەشتەرگەری گشتی و قەڵەوی سپاس بۆ هەموو زانیاری وەردانی ئەمڕۆ پێداین مەش ئومێدی تەندروستی باشمان هەیە بۆ هەموو لایەکتان لای ئێمە وفاتان لەگەڵ